لە چەند ڕۆژی ڕابردوودا داخستنی ژمارەیەک پەیج و سایت و کەناڵی میدیایی لە چوارچێوەی گۆڕانکاریە ناوخۆیەکانی یەکێتی ببووە باس و خواسی ڕۆژنامەنووسان و قسەی جیاوازی لەسەر دەکرا. ئەم قسانە تاو کاتە درێژەی هەبوو کە نوێنەری سندیکای ڕۆژنامەنووسان و نوێنەری سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان و نوێنەری ڕۆژنامەی هاوڵاتی لەگەڵ قوبات تاڵەبانی کۆبوونەوە و دڵنیایی ئەویان وەرگرت کە ئازادی کاری میدیایی و میدیاکاران پارێزراو دەبێت. جێگری سەرۆکی حکوومەت بەڵێنی پێداون مافی ئەو ڕۆژنامەنووسانش پارێزراو دەبێت کە لەو دەستگایانەدا کاریان کردووە. ئامانجی ئەو کارەشیان ڕێخستنەوەی ئەو میدیایانەیە کە بە ناوی جیاواز و بە پارەی یەکێتی بەڕێوە دەچن. بەڵێنی ئەوەیە کە کاری میدیایی و هەم میدیای ئەلکترۆنی هەم میدیای سوشال میدیا ئەوەی کە لە ژێر دەسەڵاتی با بڵین پێشترێکێتیا بۆ هەمووی ڕێکخاتەوە. ئەو ڕێخستنەوەی چۆنە بێت هەنێک کاتی ئەوێ هەنێک سەبر و تەحملی ئەوێ هەنێک حاڵەتێکی ئەوێ کە کەس لە خۆیەوە بڵین پەیجێک شت نەڵێ بەدەر لەوەی کە لەکوێ پارەوەرگە هەیە خاوەنی امتیازەکەی کێە ئەم لە بەعینەوەی کە ناوی ئەو ترێسیە بەرۆمانە. بەڵام ئەوەیشی کە جێی دڵخۆشیە بۆ سەرجەمە و ڕۆژنامەنووسانی کە لەو شوێنانە کارەکەن ئەوەیە کە ئەڵێ هیچ کەسێکیان دەرناکرێن، هیچ کەسێکیان نانێری ناماڵەوە، بەڵام ئەوەیە ئیشەکان بۆ ڕێکەخێنە و موشەکان ڕێکەخرێتەوە. ئەوەی کە بەنسبەت ئێمەوە گرنگ بوو لەو دیدارەوە بوو کە دڵنیاکردنەوەی ئێمە بوو لەسەرەوەی کە ئازادی ڕۆژنامەنووسی سەلامەتە و ئەو ئیجراعاتیانەی کە کراوە بەرامبەر بە میدیای بڵین ئای پلاس و هەندێ پەیجوانە لە چوارچێوەی ڕێخستنەوەی کاری میدیایی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە حکومەوەی کە هەموو ئەو ژمارە زۆرەی کە زیاتر لە 500 ڕۆژنامەنووس و ئەوانەی لە پەیجەکانوانە ئیشیان کردووە هەر هەمووی پاریان لە ئیداری گشتیەوە وەرگرتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە و خۆیان ناڕاستە و خۆ لەبەرەوە ئێمە ئازادین چۆن مامەڵەیان لەگەڵەکەین بەنسبەت ئەوەی کە ناوی بگۆڕین بێتە سەر یعنی چۆن مامەڵە لەگەڵەکەنەوەن ئازادن. باوتەی نوێنەرانی سندیکای ڕۆژنامەنووسان و سنتەری میترۆ قوبات تاڵەبانی میکانیزمی داهاتووی یەکێتی لە ڕووی میدیاییەوە بۆ ڕوون کردوونەتەوە کە بریتیە لە ڕێخستنەوەی سەرجەم ئەو دەستگا میدیایانەی کە بە پارەی یەکێتی بەڕێوە دەچن. دەبێت بەو شێوەیەش لە خزمەتی یەکێتی و بەرنامەی یەکێتیدا کار بکەن بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە ئەو پەرش و بڵاویەی لە میدیا و سۆسیال میدیادا هەیە ڕێک بخرێتەوە و بە بابەتی لابەلا لە میدیای سێبەرەوە هاوڵاتیان سەرقاڵ نەکرێن. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.